ئەگە گێڵمەوە پێی سەرچەمە و مێژوو دەگا و دەرەومەڕێ مێژوو دەرەومەڕێ مێژووە فرەکۆنە چونکە ئەشوی مەگەڵمە پێی کولتور و فەرهەنگ و دەگێ جا پێی بەرمێ بە مێژوەکە ئانە ئێمە هەستش پەنەکەرمێ مێژوو دەرەومەڕێ وەڵێ بیەی ئیسلامینە ژیواچی دەگەنە بێنە بە دەلیل وانە ئێمە مەڕێما هەنە پەنەش ماچان مەڕە و گاورا گەورە چونکە گەور ئێمە ئاماژەن پانەیەکە وەڵێ ئاما ئیسلامی گەورێ چی منتێقەنە ژیوێنێ ئینە سەبارەت بە مێژوی جوگە هەڵکەوتە و جوگرافیا و دەگەکەیمە جە ڕۆژهەڵاتەوە سنوورما چەنی ڕۆژهەڵات و کوردستانین باشوو باکوورما چەنی هانە و دنین باشوورما دەگا و زەڵمینە پێ هەڵکەوتە جوگرافیا و دەگەکەیمە ئەگەواچ و 15 کیلۆمەتر چوارگۆشەی هەن سنوور و دەگێ مافرەن شکر سەبارەت بە ئاوادانکردەوە دەگەکێمە ئێمە وێما پێسە خەڵکو و دەگە و دەرەومەڕێ و ئەنجومەن و دەگێ شکر پێخوایمە کێشەی سەرەکی ما بێ ئاوی بێ دەگەکەی ما وشکشکەری سە شکر پێخوای سەرچەمە ئاویەکەی ما تەقێنێ ئەگەر ئیشەڵڵا ئی سەرچەماوی ما بەردەوام وشکێ نەکەراوە پلان و بەرنامەی تایبەتمانەن پێسە خەڵکو وێ ما خەڵکو دەگا و دەرەومەڕێ بەگرد و چین و توێژەکەیشەوە خەڵکە سەرمایەداری عالی دڵواڵایشما هەن کە ئامادەی و استعدادشان هەمیشە هەربیێن هەمیشە دەست پێشخەری بێنێ هەمیشە ئاست و گرد و هۆرامانە دەست و دڵکراوێ بێنێ پێی دەگەکی وێچما زیاتر ئیشەڵڵا مەیا وەڵێوە چەنیما هەورامان ئەو مەڵبەندە گەورە و فراوانەیە کە لە بەتاتی لە کولتور و نەراهەیەت ئەم گوندە ئەکرێ بڵێم دیوە شاراوەکەی ئەوە ینی ئەم گوندە هێشتا خۆی نیشان نایەوە ئەم گوندە سروشتێکیە بێزگە سروشتەکەی ئەو سروشتە گوازراوەتەوە بۆ ناو ڕۆحی تاکەکانی ڕۆحی تاکانیشی ئەوێ بە زۆر شتێکیان تیا دەربێنی ئەلێرەوە ئێمە دەرەی مەڕ یاخود کۆی هۆرامان ئەو هێزە شاراوەیە کە هێشتان ئەو ماتەوزەیە کە نەبووتە بە جوڵەوزە نەبووتە فیعل ینی بە چۆن ئەوێ بە فیعل ئەمە بیانوویە کە ئەمانەوێت ئەمە دەربێنین ینی ئەمە کە کۆبوونەتەوە لێرە تەنها جمعەیەکی شکرانە نییە بەڵکو یەک دنیا ئامانجی دیکەی لە پشتەوەیە ئەوەی کە ئەحمەدی خانی دەڵێ زین و مەم دەکەمە بەهانە تاوەکو شەرحی دڵی خۆم بکەم پێیە ینی ئێمە ئەمەمان کردوێتە بیانوویەک تەقینی کانیاوەکان بیانوویەکە بۆچی بۆ ئەوەی ئەو کولتورە هۆرامیایی کە لە ناو ئەم گوندەیە شاراوەتەوە دەریخین ئەم وردە وردە ئەگەر سێری پیرەکان کەی تیانایانی دەرەکەوێ ئێستا پیر هاتووە ینی کە بینیومانە نەیتوانی وە قسە بکە بەڵام ڕوخساری یەک دنیاشتی پێوتوین ئەلێرەوە ئێمە ئەمانەوێ ئەم ئامانجانە پێکین ئامانجێکی دیکە ئەوەیە کە ئێمە پەیوەندی کۆمەڵاتیەکان جارێکی دیکە تون دەکەینەوە سەبارەت بە گوندەکە لەسەر ئاستی نەک کوردستان لەسەر ئاستی جیهانی شەگەر کەسێک هاتبێتە گوندەکە سەری سوڕماوە لە شێوازی بنیادنانی ئەم گوندە و شێوازی ژیانی پێشووتر کە لەم گوندەدا هەبووە بۆیە ئێمە ئەمانەوێت جارێکی تر خەڵک ئاشنا بکەینەوە بە گوندەکەمان بۆ پێی کە سەردەمانێکی ئێرە ناوەندێکی گرنگ بووە بە بەڵگەی ئەوەی لە یەکێک لە سەرژمێریەکانە کاتێک کە گوندی دەرەی ماڕ 570 کەسی تیا بووە ناوەندێکی وەکو خوڕماڵ کە ناحیە بووە 630 کەسی تیا بووە ئەمە بەڵگەیەکی گرنگە بۆ ئەوەی بیسەلمێنی کە ئەم گوندە ڕۆژانێک ئاوادانیەکی باشی تیا بووە ڕۆژانێکی ئێرە بازاری تیا بووە مەسەلەن 4-5 بەس خواردنگەی تیا بووە 4-5 بەس چایخانەی تیا بووە مەحەلی تیا بووە فرۆشگای تیا بووە جگەلەوە لێرە خەیاتی تیا بووە کۆمەڵێک ئیش هەموو سەرچاوی بژێوی خۆیان لێرە بەرهەمێنا و هەروە پێداویستەکانی خۆشیان هەر لێرە دروست کردووە ئەمانە کۆمەڵی خاڵی گرنگن بۆ گوندەکە ئەمانەوێت سەرەتا لە ڕێگەی کۆمەڵێک چالاکیەوە خەڵکی بێنینەوە ناو گوندەکە بۆ ئەوەی گوندەکەمان ببینن کە گوندەکەی ئێمەیان بینی ئیتر ئەبێتە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە نەزەریان بەرامبەر ئەم گوندە چۆڵە بگۆڕێت ئێمەش وەکو گەنجان چەند بەرنامە و پلانێکمان هەیە بەوەی کە چەند چالاکیێکی گەشتیاری ئەنجام بدەین لە ڕێگەی هێنانی گروپە گەشتیارەکانەوە لەلایەکی ترەوە
ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە لەلایەکی ترەوە دروستکردنی هەندێک پرۆژە وەک دروستکردنەوەی ڕێگاکان یاخود دروستکردنەوەی هەندێک دیوار کە ڕووخاون یان نیشاندانی دانانی هێمە لەسەر هەندێک جێگەی شوێنەواری بۆ ئەوەی خەڵکێک کەیەتە ئێرە بە سادەیی تێنەپەڕێت بێتە ناو گوندەکەەوە بزانێ هاتووەتە کوێوەوە مێژووی ئەو شوێنانە بزانێت کە ئایان بینێت.